بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە خۆشەویستان و بینەرانی کەناڵی ئاسمانی پێم خۆشحاڵم کامێوارش لە یەکێک لە گوندەکانی هەرێمی کوردستان لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان، خوای پەروەردگار هۆکاری زۆرە بۆ ئەوەی کە لە مرۆڤەکانی خۆش ببێ، لە بەندەکانی خۆش ببێ، لە بڕواداران خۆش ببێ. یعنی سەدان هۆکاری دروست کردووە بۆ ئەوەی کە ببن بە بەهانەی ئەوەی کە خوای پەروەردگار لە مرۆڤەکان خۆش بێت، چونکە خوای پەروەردگار پێی خۆشە تێکڕای مرۆڤەکان کە خوای پەروەردگار دروستی کردوون هەمویان بچن بۆ بەهەشت نەک بۆ دۆزەخ. واتە خوای پەروەردگار پێی خۆشە تێکڕای مرۆڤەکان بەرێتە بەهەشت. مڵکی خوا زۆر زۆر فراوانە، لەبەر ئەوە هۆکارگەلێکی زۆری لە دنیا دروست کردووە بۆ ئەوەی کە ئێمە پێبەرێتە بەهەشت و بیکا بە بەهانەی ئەوەی کە لە مرۆڤ خۆش بێ. یەکێک لەوانە مانجی پیرۆزی ڕەمەزانە. ئێوازان خوای پەروەردگار لله مەثل الأعلى، بەرز و پیرۆزی بۆ خوای پەروەردگارە. هیچ پێویستی بەوە نییە کە ئێمە بە ڕۆژوو بین یاخود تونی بین، برسی بین. بە برسێتی تینوێتی ئێمە هیچ لە مڵکی خوای پەروەردگار نەزیاکە نەکەمەکە، بەڵام بۆ ئێمە کردوێتی بە بەهانە، کردوێتی بە پاسا و بۆ ئەوەی کە لێمان خۆش بێت. بۆیە یەکێک لەو عیبادەتە خۆشەویستانەی کە زۆر خۆشەویستە لە لای خوای پەروەردگار بریتێ لە ڕۆژوو. بە ڕۆژوو ئێمە خوای پەروەردگار لە خۆمان ڕازیەکەین، چونکە خوای پەروەردگارە فەرمێ ئەگەر عیبادەتەکانی تر بە جۆرە لە جۆرەکان ویستی مرۆڤی تیابێ، یاخود مرۆڤ بە جۆرە لە جۆرەکان بەشی خۆشی تێخست بێ، ئەوە لە ڕۆژوودا سەرجەمی بۆ خوای پەروەردگارە. بۆیە ڕۆژوو خوای پەروەردگار خۆیە بێ بە خاوەنی و خۆشی پاداشتەکەی ئابەخشێتەوە بە مرۆڤەکان، بە ئیمانداران. بۆیە لە بەهەشتیشە دەرگایەکی داناوە، دەرگایەکی تایبەت کردووە بۆ چوونە ناو بەهەشت کە دەرگای ڕێیانە. خوای پەروەردگار منیش و ئێوەش لەو دەرگایەوە بەرێتە ناو بەهەشت. اللهم ئامین. خۆشەویستانم، ئەم ئێوارەیە لە گوندی کۆرەی خواروین. کۆرەی خوارو کەوتۆتە بنارێکەوە کە پێدەشتەکەی واتە ئەڕوانێت بەسەر دەشتی شارە زورە، واتە بە دەشتی شارە زور حسابە. بەڵام پشتەوەی ئەبێ بەبەری قەرەداخ لەو دیوەوە دەیەکانی قەرەداخە. هیوادارم ئەم ئێوارەیە شتێکی جوانتان پێشکەشکەین لەوەی کە بتوانن بە دیارمانەوە دابنیشن و دواتریش لە دوعای خێر بێبەشمان مەکەن. خۆشەویستانم، پرۆسەکەمان بە ئازادکردنی ششکێک دەست پێکە. ئێستا کاک محەممەدی کوڕم باش شکەکە بێنێ بە یەکەوە ئازادیەکەین، ئیتر کەناڵەکانی ڕاگەیاندنیش با بێن لەوەی کە ئێمە ژشکێک ئازاد دەکەین. چۆن کاک محەممەد چۆنی؟ باشی؟ ئەم ژشکە چی لێ بکەین؟ بەرەڵایکەین کەناڵەکانی ڕاگەیاندن کردو بۆی بێن بڵێ فەرموون. لێ زۆر باش دەوەرن کاکە. تۆ دیکەرەوە ئەمە ژشکەکەمانە. ماشەڵڵا ژشکێکی وریا دیارە محەممەد. تەمان دەرچی هەیە، دەرکەکانیشی تۆزێک با ئەڵێن تیژە، بەڵام ئەوە کە تەمان خۆی هینەکە ئێستا تەواو هین بووە. ناوی چییە؟ خۆی هین کردووە بۆی دەرکەکانی تیژ کاتەوە و ئێستا ناوێ بڕۆ.
کاک عومەر جارە بە بپرسیم بزانین لە ئەوەیەکەی جەنابتانە مانگی ڕەمەزان چۆن تێپەڕێت؟ سپاس بەخوا زۆر خۆشە، زۆر خۆشە. بەڵێ هەمووی سپاس بەخوا هەمووی گەورە بچوو گۆ ڕۆژوە لەخوا بەزیاوی لەخوا بەزیاوی. ئەی وەختی چی ئیشێکە ئێستا ینی خۆ حتمما سەرگەرمن بەکارێک. وەڵا ئێوەی لە حیوان هاتووی لە حیوانەوەشی خەرکی کاڵک و ترۆزی شتە تۆدانی و کێڵانەکەی خریەوەین بە تایبەتی ئێستا وەرزی کاڵەکردنە کاڵەکردن ترۆزیکردنە بەڵێ کاڵک و ترۆزی بەڵێ وەرزی ترۆزی ئەگەر ئێستا بیکەن ئینشاڵڵا بۆ مانگێکی تر پێگە تقریبا لە مانگی حەوتە لەو دەورا پێکاتنە وەڵاگەیتە مانگی حەوت ترۆزی زووتر لە کاڵک پێگەێت ترۆزی تۆ تقریبا هەرچی ترۆزی لە هەر شارێک ترۆزیە بهێرەن ترۆزی شارە زورە بەڕاست ترۆزی ئەوە زۆرە لە شارە زۆرە وڵا زۆرە بەڵێ زۆر سپاس بەخوا دوو سێ ساڵیشە پارەی شاکایتر کیلۆی 1000 کیلۆی 750 کیلۆ 1250 کە زۆر بەفەلع باشە لەخوا بەزێ لەخوا بەزێ. ئەی کاک عومەر ناوی دەیەکە کۆرە لە چیەوە هاتووە؟ تەمان ئێستا ئاوا زاهیران سێریکەی کۆرەیانی نابینە. بەڵێ بەڵێ نەخێرە لە کوورەوە هاتووە کاتی خۆی کوورەی ساسانیەکە کوورەی ئەوان تیا بووە کوورەی چی بووە؟ نازانم ئەڵێن کوریان بۆی نانم کوورەی چی بووە ئێمەش هەروە بیسوانی ئەڵێن کوورەی لی ساسانیەکەی لێ بۆ کاتی خۆی بڕی ئەم دی ئەو دیەک دێ بووە. یعنی مەبەست دوایە کۆرەی سەر و کۆرەی خوار هەردووکیان یەک دێ بووم کاتی خۆی لە خەڕاتان بۆ لێ دیەک شوێنێکە پێوەن خەڕاتان. باشە ئەم بنارە وازانم وەکو عەشیرەت و ئەوانەش هەر بە چەندەیەک عەشیرەتێکن. ئەم ناوچە وازان ڕۆغزایی بامی ڕۆغزایی بەڵێ زۆر بێ ڕۆغزایی تر لە تیرەکانی تری تێکەڵە بوو ڕۆغزای زۆری ڕۆغزایی بەڵێ بەڵێ ڕۆغزایی ئەی ڕۆغزایی بەخۆی هێن جافنۆنیە بەڵێ بەڵێ جافە ینی تیرێکە لە جاف بەڵێ تیرێکە لە جاف بڵێ زۆری ڕۆغزایی تایە مکایەڵی تایە و هەموو تیرەکانی تری تایە گوندەکەی ئێوە هەمووی ڕۆغزایە بڵێ هەمووی ڕۆغزایە بڵێ تا چۆن ڕۆغزاییە تا چ وەڵا ئەوە هەتا میرە دێوانە میرە دێوانە بەگرنەوان ئاماش ئاوا تا دەوری شەم و وێرەکەوان هەر بڵێ ڕۆغزای نوانن ئەوان میرە دێوانە بەگرنەوان. گوندەکەتان چەند ماڵەکە؟ ئێمە تقریبا 15 ماڵی ئیسیا 12 ماڵی حازری لێ و دووسێ ماڵیش لە شارۆ هاتوچووەکەن و مەژغوڵی هەنگوە خێوکردنوشتن هاتوچووەکەن. گەنجەکانی ئێرە بەچیەوە سەرقاڵن؟ وڵا گەنجەکانی هەر کرێکاری شتی ئەوەی تەلەبەیەوەیشی کرێکاریەکەوتەوە. من ئەم دەشتا بینم زۆرینەی وشکەدانە ینی زۆرینەی دەغڵ و ینی گەنم و ڕەنگە جۆشی تیابێت دیارە پێ ناچشتی تری زۆر لێکرابێت. سۆربەی بە گەنم و جۆم سنوورێمە گەنم و جۆ ئازەکانتان وشکە بەراومان کەمە ئاو کە بڵێ ئاوی کەمە بەراوی کەمەیتر هەمووی بە گەنم و جۆ کرێت بە تایبەتی. ئەی بۆ گەنم و جۆ باشە؟ بە گەنم و جۆم زۆر چاکە سواز بۆ یانێکە ساڵە باش بێت گەنم چەنە بڕە جۆ؟ وڵا 120 125 115 1 ئەلەو سنوورانەیە تا 125 بەرەژووری شەیە ینی 125 ئالاکە ینی بەڵێ بەڵێ سنووری ئێمە ئەم سنوورە وایە شارۆ زیاتیشە بڕێ شار بەسی سنووری ئێمە تا 25 جوانە بڕێ 25 ئەلە دوورە. ئەی خزمەتگوزاری لە دەیەکەتانە چۆنە وەسم کارەبا بینین؟ سپاس بەخوا مەشروعی ئەومان هەیە کارەبامان هەیە ئەوە جادەکەمان قیرە و تر مەکتەبمان هەیە و مەکتەبتان تا چەند؟ مەکتەب تا 6مان هەیە تا پۆلی 6مان هەیە. بەڵێ لەم سنووری ئێمە ئاوکەڵەی بۆ تێت کۆرەی بۆ تێت سێڵانی بۆ تێت ئەیرەشی بۆ ئەوی خۆشما بڵێ ئەم 4-5 دێتی لەم مەکتەبی ئێمە خوێنە تقریبا 4 دێ بۆ تێت. لە زۆرینەی دەیەکانە ئەنجومەن هەیە یا مەسەلەن موختار هەیە دێوەش بەڵێ ئەنجومەنی هەیە بەڵێ ئەنجومەنمان هەیە موختار نێ بەس بەس ئەنجومەنی موختار نەبێ مۆرەکەی نییە ئەنجومەنی ئەنجومەن و مۆریشی هەیە مۆریشی بەڵێ بەڵێ ینی مۆری ئەنجومەنی شەیە بەڵێ ئەنجومەن مۆری هەیە ینی بۆ حکوومەتوانە هەخوا بەڵێ ئیشی دایرێک بێت مۆریەکە و ئەنجومەن مۆریەکەوتە هەڕوا بۆ ناحیە بۆ شارەوانی و بۆ هەر شوێنێکی تر بێت. مادام جادەی قیتان هەیە و لە هینش دوور نین لە زەڕای دەتەقەکە چینە زەڕایان بۆ پێداویستێک پێێنی و پێین و زۆر پێ ناچێت دوکان و نازانم ناوڵێمە دوکانمان لێن دوکانی لێنیە بنارەی بە زەحمەتە کەسی دوکانی دانناوە حکومی کەمە دیەکان هەمووی کەمە سەرف نابێت شتەکانە بچینە زەڕایان تێن و ئاسانکاری ڕەحەت. کاک عومەر ماشەڵڵا دار و نزارێکی چاکتان هەیە ئێوە ئەم دار بە ڕۆ ئیسفادە لێکەن کاتی ئەو زروفی ئینەکە اقتصادیەکە زۆر ئیسفادەمان لێ کردە. ئێستا و گەڵاکەی ئیسفادە ئێمە لا ئێمە دەری شوێنە منتیقەی شار باژێڕوانە ئەو بۆ حیوان نایکەین نەوەڵ ئێمە ئەو کەس شار باژێڕایکەن بە گەڵێ بەڵێکەنەوە قەوی دەبینی دارەکە و داێنێن بۆ زووسان بۆ حیوان وڵا خوشت زۆر چاکە ئێمە نەما کردو کەس نایگەن لێرە ئەی ناسووتێ کاک عومەر وەڵی هەندێک جار هەی سوودێن هەندێک جار خەڵک هەی سووتێنێت بەس زۆری باشە
زۆر باش هەروڵە ئەگەر ملاحەزەی بکەن شتێکی نەوەڵا کەم بە کەمی نەسووتاوە کەم چەند ساڵ 1 ساڵ سووتاوە زۆر باشە بەجددی دەست خۆش بیا خۆمان دووبار یاخوا بەخیوەن سەرچاو یاخوا بەخیوەن سەرچاو یەکێک لەو شتانی کە لە ڕەمەزاناندا ڕۆژەوان دڵی پێ ئاسوودا بێ ئاوە ئاو ماشەڵڵا هەر بە بینینیشی ئینسان ئاسوودەیە ئەم ساڵ شکر بۆ خوا ئاو زۆرە هەموو لاپاڵێک خۆی بە دەردی کوردێوارێڵێ ئاژگێ ڕێک ئاوی پیاێت سلام علیکم چۆنی کاکە باشی چۆنی تۆ وەستای حتممە بڵێ وەستا چۆنی وەسایی بێدەلاکە وتیانە سەری بێدەلاک مەتاشن ێ چاشی چی ئەمە وەڵایمە ڕاستی قرتەوە ئەیگۆڕی خوا کوێ قرتاوە ئەمەی باشەوە لە حیمیش کراوە خۆ تۆ جوتی پێکەی بۆ قرتێەوە بۆ ئەوە ناقرتێ وەڵا بڵێم چی ها ئەوە زەختی زۆر لەسەر زەختی زۆر لەسەرەوە زەختی زۆر لەسەر ئەوە بەس پێچە لە حیمەکەش زۆر باش نەبێ وەڵا پێ لە ئەو شوێنە کردی لەکوێ ها لە مچەکوێ باشە ئەمە چ جۆرە گاسنێکە چ جۆرە گاسنێکی پێڵە سێگاسن بەڵێ شین سێگاسنی ئەم سێگاسنە بۆ هەموو ئەرزەکە بێت هەرە وەڵا هەموویێ بە هەموویە بێت باش وا دیارە تۆ باشتر لێزانی با لە تۆ بپرسم باشە ئەم گاسنە زۆر قوڵە ڕوا هەندێک زەوی هەیەڵەن هەموو ساڵێک نابێ ئەم گاسنی لێبن ئێوە عادەتەن لەم دەشی شارە زورە هەر بەم گاسنە لێدا هەر بەم گاسن لێ ئەمە چاکترین گاس نیت پێم دانیمارکی و ئەمە یەم تراکتۆرەیە بەڵێ تراکتۆرەکە جاران نازانم هەر زۆر ئەنتەر بەکارەهێنرا ئەتر کوشتینی کوشتینی شانمەلی دراوتی ئێستا ئەمە شتێکی ڕێک و پێکترە وەک سیارەوە باشە ئەم گاسنە کاکەشم پرسی بۆ ئەوەنە ئێرەیە تەقێ بەس ئەمە ئەگەر لە حیمەکەی باتە ڕاستەیشان لێ باە نەخۆی هەر لە حیمنی ئاستا بەس ئەیرە بەردی زۆرە بەردی زۆر ئەیرە بەردی زۆر زۆرە ئەسەر مەکینانی بە قوتن دەبڵ ئاکسل ئیتر نەک من هەدە دووسێ مەکینی ئاوا گیرۆدەی دەستی ئەم ڕاستانیت جا باشە ئەمە دەزەکەوێت ئەرێ وەڵای بچین لەستێمان بینی بە سلێمانی ئەرێ وەڵا خۆ چاک ناکرێت تو تازە تەواو نەوەڵا زۆر باش کاکە وەرن خەریکی شەکەی خۆتان بێت وەرە بە خۆربە کەریش لە کوردەواریە زۆر ماندووە هیچ گوندێک نییە کە مەسەرم بۆ نمونە ئیشی بە گوێ درێژ نەبێ بەتابەتی لە ئێستاشەکە کەلوپەلی بەڕێوەبردننی ژیانی لادێ زۆریشە بەڵام گوێ درێژ هێشتا هەر پێویستە سلام علیکم قوربانم تراکتۆرە چ جۆرە تراکتۆرێکە ئەمە فۆرگاسنە فۆرگاس بەرگزین دەواڵ ئاکسل دەبڵ ئەکسل ئەم جۆرە بۆ ئێوە باشە بۆ ئیشیەوە نەوەڵی ئارزوومان وایە ئەم جۆرە وایە نەوەڵ ئەم جۆرە بۆی دە ناش وێرە ناشێ مەسروفی زۆرە
بەس باشەوە چەند ئیشی پێەکەن چ جۆری ئیشێکی پێەکەن وڵا هەر کێڵانی گەنم و داوەشانی گەنم و کاڵک و نۆک و هەر لە جووتا مەسەرم بۆ منە چەند جۆر جووت بەم تراکتۆراکرێ وەربڕین و داوەشاندن ئەی ئەو ها کەرسک ورکردن و ئەومان نیێنەوەڵە لەشی شارە زۆر ناکەم نابێ بە کەرسەک پێش ئەزێ قوڕەکوێڵێ نابێتە باشە ئەو زرعاتی ئێوەیکەن جگە لە وشکەدان چی تر دەکەن وڵای هەر زۆری وشکەدانەکەین و بێسان بێستان بێسان هەر کاڵک هەر کاڵک و ترۆزی ئەم دەشتت ئەم بنارەکەی پێگە واللهی کاتەکانی گۆڕێ ئیسا ئەیکەین مانگێکی تر پێ ناکات تەقنی مانگی پێچ مانگی پێچ وڵام بە مانگێک پێگە مانگی پێگە بەستر شێکی چاک باشە کاڵی مەسرفی زۆرە مەبەست دەوێت کە گاز زۆرەخوا گاز زۆرە خوا زەختی زۆرە شت خەسار زۆرەدا ئەی چم تراکتۆرێک باشە کە مەسرفە خۆی لە ڕاستی پرسی تاک باشترە تاکەکسل بەس وەکو هیوایەتێ ئەمە دەبڵ ئەکسلانی تای پێشیشەوەی ئەکسلی ئاشارە وەڵام ئەکسلە بۆشکان و شت ناسکە ئەرە وەڵام ئێرانیانە ئێرانیە ئەرە وڵا ئێرانی ناسکە وەکو ئیسپانی و تورکیەکان نییە ئەی لە سیعرا چەند سەران چۆن لە سیعرا من ئەمە 150 ڕقم پێداوە گرانیشە هێشتا کۆنیشە من بە کۆنەی کڕیمە بە تازایی تقریبا 145 ئیسا بەڵێ ئەمە کەی کڕن بۆ خۆی گاسن و عەرەبان و شتی لەگەڵ هەر نەخێت ئەبێ بۆی بکڕن هەر بەڕووتی ئانی هەر ئاو هەر ئاوارێ وەڵا پێڵێن بە کوڵی دێ مەحفوظ منانی وەگو چۆن گەڵاوە بە سەلکەکەیە کڕن ئارێ وەڵا هەر مەکتوب ئێڵانی ئەژەر ئاوایە دێ مەحفوظ بن ئینشاڵڵا بەخێر بە ناخستە چاو سوپاسدانە ژێن بەڵێ کاک سامان بۆ ئاوە هەڵت گرتوون ئەم هەنگانە وڵایەوە هەر لەبەر باوباران و سەرما و خۆیان بەردەکەوێت ئێستا ئەمە لەم دیەوە چییە؟ دیۆ ژوورە ژوورە ئەی چۆن ئاواداناوە لەسەر یەک ئەوە لە ناو ڕەفەم بۆ کردو باشە هەنجوینی ئێرە چۆنە؟ زۆر باش باش بەس نازانم بیستم باڵێن هەنجوین ئەگەر ئەم دەشتی شارە زۆرە گوڵە بە ڕۆژە شتی لە یەکرەیە مەسەرەن ناگرێتەوە چکە گوڵە بە ڕۆژە تۆزە چەوریشەوە کەواتە هەنجوینی ئەوە هەنجوینێکی چاک زۆر باشە باشە هەنگی ئێرە زۆرتر بڵێن ئەو هەڵاڵە و شتانی کە هەڵیەگرێت دەچێت بۆ دەشی شارە زوری ئاچێت بۆ مەلا بۆ هەردوو لاچێ بۆ هەردوو لاچی چکە گەر بێت و بچێ تۆزە کوێستانە بەڵێ گوڵی دەرەتر پێگە دەشتەکە زوو پێگە لە ئاوای کۆر تا چەند گرنگی بە بە هەنگە وڵایەوە هەر وەکو حەزێکەینا شتەی کەمە هەرێکی کۆمبڵێکمانەیە هەر بۆ خۆتان بەڵێ بۆ خۆتان هەنگەکانیشن لە فەقیرە چن زۆر باشن باشن وڵا پەلەمار نایەن ئێوە هەنجوینی ئەمە تۆ چەند ساڵەمانەت هەیە وڵا دەمێکە ئەلحەمدولیلا شکر هەنجوین وشت هەیە باش باش خوانێ هەنجوینەر بۆ مەبەستم بۆیە ئەگەر سعری هەنجوینی ئێرە بە چەند وڵا 50 60 70 لەو دەورەیە ئەیکادەوە بەڵێ ینی ئەمانەی من هیچ خواردنوشتیان نایە بێ شانی سناعیتیانە هەمووی خۆی خۆی ینی ئێستا ئەمەی تۆ شێوازی کلاسیک بەڵێ ینی ئەمە جگەلەوەی کە سنووق نییە مێوشت بۆ دانێ خۆی دووسێمە زۆرمان هەم هەڵاڵەکەش و هەم زۆرمان دوو نابێت بەرهەمی کەم نابێت کەمەکە باشە تا ئەوەی شەکر بێت ڕاستی ینی دەرەمێوەکەش مهمە خۆی کەمتر بێت لەوە باشتر زۆر بێت و خراپێ شەکری بیتی و خواردنی بیتی ڕەنگی هەنجوینی ئێرە چۆنە وڵا گۆڕە بە پێی ساڵ بەپی هەڵاڵەکە ئێستا ساڵێکی وەکو ئەم ساڵ کە تەڕە و گوڵ هەیە و هەڵاڵە هەیە ساڵی وایە گوڵە حاجی لە زۆرە ڕێی هەوینەکە تقریبان شێوە سەوز زەردێکە ڕەنگە گۆڕە بە پێش ساڵی ینی لێرە چ گوڵێک زۆر بەکاردێ وڵا لێرە گوڵە حاجی لە زۆرە سام سێپەڕە زۆرە ئەم ساڵ ساڵانە ساڵی وایە هەر ساڵی گوڵە زۆرە سێپەڕە گوڵە زەردە زۆرە هەنگەکانی زۆرترەوە چۆنە تااقەتن نەبووە تۆزێک گوڵیان بۆ بڕۆنی لێرە لە گوڵ زۆرە خۆی
ئەوە سێپەڕەکە بەڵێ ئەو لێن دەشوێن پێڵن سێوەڕە لێن دە پێڵن سێپەڕە ئەمە سێپەڕەیە سێپەڕ زۆر باش ئەی ئاوەکەم بە بەسچ ئاو ئەو وەڵام ئاوا هەر ئاوی نییە هەر خۆیان لێرە ئیشمان پێ بوو ئەینا بۆ هەنگان نییە باڵ خۆیان لەوکانی خوار ئاوێن یاخوا بەرەکەت دار بێ ئینشاءڵڵا بەخور باشچاوەکە ئەمە زۆرە مێنێتەوە لێرە وڵا ئەمێنێتەوە بەس گوێزنەوە جاران نیە ڕاستە ئەیبەن فەلعات وشتیوە ئێوە بۆ خۆتان بەکاری دێنن ئەمە لە باتی ئەوەی کە سەمات بەکاربێنن ئەم جۆرە پینە بەڵێ ئەمەش بەکارێن بەکاری هێنن بەڵێ ئەمە پێویستە چەندێک بمێنێتەوە تاکو دەبێت بە پینێکی باش بۆ بەکارێنانە گونجێ ساڵێکی بەتەرا بڕات ساڵێکی بەسەر بڕۆ ئەبێت خۆی تا کۆن بێ باشترە کۆن دێ باشتر ئەو تۆمانێکە تێ هەموویە فەوتێ کاک سامان لە هەندێک منتیقا کامە کۆنە بێ لە خوارەوە تقریبا وەکو ئەسازە وەکو نییە گەمڕێک دروستەکە گەمڕێک دروستەکە ڕقە بێت ئەی بڕن خشت ئێستا بۆ پشتەوەی هەنگەکانی تۆ دشتیکە بەکارێن ئەوە بەکارێن ئەوە لە هەندێک شوێن ئەوە بەکارێن بەڵێ ئەو گەمڕە بەکارێن لە باتی کارتۆنەکە جا زۆر هینیشە زۆر محکەمە بەڵێ شتیش توخنی ناکەوێت کە مەسەلەن بۆ مشکێکە جرجێکە نازانم چێکە ویستم بڵم بۆ تۆ ئەوت بەکارنی وڵای بەکارم نێنە ئەمە زیاتر کارتۆنەکە و معکس بەکارێن وایە ئەمە شەبیە ئەمە گەمڕە شەبیە زۆربەی زوو هەر گەمڕیان بەکارێنە زۆر چکە بۆ جۆرە کۆڵەسا بۆ جۆرە هینەی کە تۆ جەنابەت بەکارت هێناوە ئەو نامزانم سەبەتەیە چییە سەبەتەورە ئەوە زۆر گونجاوە ئەوەی بۆ بەکار ئەوە لە زیاتر ناو گەوری وڵا خوشتا تەبق دروستە ڕاست لەوێ هەڵێکەنی خڕێک بڕیتەوە ڕێبێنی لێرە دروست نایە بەس لەوێ دروستە بێت ناو گەورە بنی گەورەکان ڕاستە لێرەش لە هەندێک شوێن کە زۆر ئەمێنێتەوە ڕەنگە لەم شوێنانە کە بارەکرێە ئەگوازرێتەوە دروست لەگەنا لێرەش کە باران لێدا هینێکە گەمڕێک دروستەکە تەبقێکی زۆر سەخت ڕاستە زۆر قایم بەڵێ زۆرش هینە ینی جاری وایە بۆ دو سێ ساڵ بەکاری نایەش نزیکی پێ بەتابەتی هەنگەکانیش عاقڵن مێوێدەن لە ناو لە بڕینەکە تەرتیبیەکەن قوربانجان دەست خۆش بێ ئەوەش بۆ تۆ تۆش نادەی بزانم دەی دەست بەرزکەرەوە ئەوە چیەوە ئەوە چی پیاڵەنەوە بزانمەزانن سەڵق ئافرین ئافرین سڵقتان ڕوانوە بەڕاست ئەی کوڵێنە نەیخۆن ئەیکەن بە چی ئەیکەن بە سەڵق آخر بۆ خۆی سەڵقە ئەیکەن بە چێشت ها چێشتیشی تێەکەن ئافرین اینجا دوایی خۆن ماستی شەکوڵێنن خوێشی پێواکەن زۆر باشە ئەی بەشی من نادەن بەبێ بەیانی بێمەوە گەر بەشم بن ئەبێ بەیانی بێمەوە وایە ژی کاڵتۆڵی چی تۆش واڵی ئەو سەڵقە چی لێەکەن دێکەنە ناو برنجەوە ئەوە برنجەکەنە ناو سڵقەوە یا سڵقەکەنە ناو برنجەوە سڵقەکەنە ناو برنجەوە ئەوەش خۆشە ڕەنگە خواردنێکی زۆر خۆش بێت من نەم خواردووە تاکو ئێستا باشە کە لێتان بۆ منیش بانجی منیشکەن باش ئافرین بۆ ئێوە دەیخوافیز کاگەرم بەڵێ ئەمە نازانم پەچە یا شوێنی یا حەوشە شوێنی حەوانەیە مەڕە شەوان بەڵێ بەڵێ شەوان بەڵێ لێرە مۆڵن بەڵێ باشە ئەو هەموو داهۆڵە چێ ئەوە بۆ ترساندنی گیاندارێکەوە لێ بگەڕێتەوە کە پەلامانە نەداشەوە بۆ چەقەڵە گورگە مەڕە چقەڵەتوانێت بەڵێ بەڵێ
چقەڵ و گورگ و ئەم ناوە چ گیاندارێن چ دڕندەیەکی زۆرە مەسەلەن گورگی هەیە بەڵێ بەڵێ بوو ساڵان بوو تر نازم بۆ ئێستا لە هەندێک شوێن بەراز زۆرە ئێستا لەم بەراز لە ڕووی ئەو دیوە زۆرە لە ڕووی قەراخۆ ئەی لێرە ئەوەی کە زۆر جێگای مەترسی بێ چییە؟ وەکو دووەکو ئەوانەی کە حیوان نەخۆن مەمەسم گورگە چقەڵە چقەڵ و ڕێوی هەیە ڕێویش کوشتا خوان مریش و قاز و قەلەوانە کەواتە شەوانە ئاو هاتە باشە لە هەندێک ناوچە شەوانە مەڕ نایەتەوە مەسەلەن لە کوێوە مێنێتەوە نازان بێنێتەوە خەڵک تااقەتەوەی وازم نەما وڵی نانە هەر چێتە بنە ئەوە ئێستا ئەوە نەما ئەوسەوە زمانی زوو بوو جافاری بوو ڕاست ئێستا لێرەدایەکەن بەڵێ سا نزیکی ماڵخوان تەلبەنێکی بۆغن بۆ وەستانی حیوانەکان مەڕ و بزن لێرە گرنگی بە چ جۆرە حیوانە هەر مەڕ و بزن زیاتر وڵا خشانێ وڵا خڕش بەڕزمێ ئەوە ئەڵێن لە وردەیە مەڕ و بزن بەڵێ لەی گەورەیشا وڵاخ وڵاخ ڕەشە وڵاخ بەڵێ ئەی وڵاخە بەرزە وڵاخە بەرزە وەکو چ وەسم ئێستر ئەس نییە ئەوانە نیان بەڵێ شوان لێرە پیا بێ شوان بەڵێ ساڵان شوانیان بوو بەس ئێستا کەسە خۆی حیوانی خۆی لەوە بە نوێرێ بە نوێر کاگارم خەڵکی ئێرە خەڵکیشی باڵێن فەقیرە مام ناوەندە باشە چۆن وەڵا الحەمدوللا باشە باش سپاس بەخۆ ژیانیان بە کشت و کاڵ و بە ژیانی ئاژەڵداری و هەندێکشی بڵێن مۆزەفە لە دایرشتە معاش خۆری حکومەت معاش حکومەتیان هەیە هەندێکی تەبایی گوندەکەم و بەیەکەوە ئیشکردن و مەسایلی کۆمەڵایەتی مەسەرەن دێشی دوان زەماڵی ئایا خزمن گشتمان خزمێکی بەڵێ جافین بەڵێ جافی ڕۆزایی بەڵێ بەڵێ مەسەرەن لە تیرەی ڕۆزایی بەڵێ باشە گەنجی ئێرە کاگارم نازانانی ئەمە بەسەر ماڵێک گەنجیان هەبێت بە چیۆ مەشغوڵ بێت وەڵی هەر بە ئیشکاری ڕۆژانەی خوان ئیشی زەرعات و ئەوانە بەڵێ بەڵێ زەرعات و شتێکی تر نییە کە پێوە مەشغوڵ بوو نەخێر هەر حیوانداری و وڵا خوشتیانێ بە خێوی خەن و ژیانیان پێ بنەسە ڕەمەزان تا چەند بەتێکی ئەوە دیارانی خۆ سپاس بەخۆ هەمی بەعام بە گەورە بچ ڕۆژوەگرێ ئەی بیستم مامۆستا ئاینی مەلاتان نییە بەڵێ مەلای ڕسمی نییە بەڵ هەر خەڵکی دێقە خوان دەرنوێژی خوان بخوانەخن تا تەڕاوی مەلای ڕسمی نییە کە لە مزگەوت پێنج فەرزە نوێژان بکەن جەماعەت باشە بۆ کارێکی خۆ نزیکی ئەوە شار نزیکە لێرەوە بەڵێ بەڵێ وەڵای ئەوە نازانم بەڵێبەتە ئەوە سلێمانیە چۆنەوە ئەم دەیە شانسی نەبوو مامۆستایەکی ئاینی بۆ بێت وەڵایی تر هەر زەرور نەبوو بۆیە زیاتر نوێژ جمعە لە سەتڵانی سەروێکە دوور نییە لێرەوە نا هەر یەک من لە مابێنە ئەچێتە ئەو دیوە ئەو سەتڵانی سەروە هەنێکی ئەچێتە جادە جمعاقە چ بە خوار بسە هەر گوندێک بۆ خۆی خەسڵەتێکی تایبەتی هەیە یا مەسەن بە شتێکی تایبەت دەناسرێتەوە یا شتێکی تایبەت بە خۆی هەیە گوندی کۆرەی خوارو مەسەرەن چی هەیە کە بڵێ نەمەی کۆرەی خوارووە شوێنی وایە تووری جوانی هەیە شوێنی وایە بزانم پیازەکەی جوانە شوێنی وایە تەماتەکەی جوانە شوێنی وایە بزانم حیوانداری باشە شوێنی وایە هەنگەڵانی باشە شوێنی یعنی ئەم دێ بە چی ئەناسرێتەوە وەڵای هەر بە ئاژەڵداری و کشتتوکاڵە و دەستە گەرم و فەلاح دشتەقەن و یاڕەکەی جاری وایە لە گوندی وا هەیە کاڵە کاڵک بەڵێ ئەکرێ بەڵێ بۆستان ئەکرێت لە دەشتەکە یا مەسەن ترۆزی زۆر چاکی بەڵێ سپاس بەخە بۆستانوشی تیاقرێ بەشی بژێی خوانەخەن بەچی بژێی خوان ترۆز و کاڵ بۆ فرۆشتنی شار لێ زیادە ئەیفرۆشن ئەی ئەگەر هاتوچۆیەکە بێ بۆ شار خەڵک ساری خۆی سپاس بەخە هەر گشتی نییە مەسەن سارێکە بێ ڕۆژانە هەیە ساری خۆیە بڵێن دەبڵ کابینە و بە پێی توانێ خوان یعنی هەر وەختێک ئەگە کەسێک پێویستی بوو سپاس بەخوا چونکە لێرە ئەبینم دوکانیشی لێ نییە بەڵێ بەڵ دوکانی نییە ینی کەواتە هەمیشە ئەچنە جادەشتا کڕن پێداویستی ماڵ کاڵی جادە مەبەستە بۆ زەڕان و هەڵەبجە نزیکە تازە ڕشتی تێ زۆر باش دەی مەفەق بن ئینشاڵڵا خوا جەزای بەخێر بات خوا بەخێر بێ سەرچاو ئەمە چییە؟ ئەمە کەشکە
کەشک بەس بۆ کەشکەکانت وردن بۆ زووشک بێ زووشک بێتەوە لە هەندێک شوێنە بینی سەلکی زۆر گەورەیە لەبەرەوەی زووتر وشک بێتەوە تۆزی دنیا ساردا لەبەرەوەی وشک بێتەوە زووتر باشە ئەگەر پێمان بڵێ بزانین کەشک چۆن دروستەکرێت وڵا کەشکە شیرە و ئەی کوڵێنین و کێنە ماس کەیکەنە ماس دوایی کەن بە دۆ ئەی ژەنین و کەرێکەکە گرین و دۆکەشی هەڵێرینی کێنە کەش باشە دۆیەکەشە بە جارشکە بکڵێنەوە ئەهاوە شیرەی کوڵێنین دوایەوە دۆی شاری کوڵێنین جارێتە کەشکە کە دوێکا کوڵێن دوایە بێ بە سیرە ژواب بزانم ئەتوانی لە سیرێژەکەەوە ئەمە دەکرێت بە کەشک سەرەکەی سەرێگری لە بانەوەی سێتەس جار بۆ جارەی گرن هەرێک کە کوڵانمان لەژێرەوە ئەوێتە وەکو ئاوەسێت و لەسەرەوە وەکو تەختە ماس ئەوێسێ لەژێرتەوەیتە ئەی باشە و ئاوەی کە ئێمێنێتەوە چی پێڵن ئای لەژێ ئاوەکە سجاوی پێڵێن لێندر پێڵن تیژاو لە هێن سجاوی پێڵێن بەڵێ ئێستا مەکەی حازرە بێ بۆ خواردن وڵی ئەمەیت تاوشک بێتەوە ینی بۆم ڕەمەزانە حازرە وڵی تاوشک بێتەوە خۆشترە زیاتر خۆشترە باشە بە چەند شێوە بەکاری دێنن ئێوە مەسەن چێشتی پێەکەن یا ناوەڵە هەر بەس بۆ چای بێن بەس بە چای بەیان لە هەندێک شوێنە لەگەڵ پیازە سووریەکەنەوە منەوانە نازان ئەوە لێرە من بینیمە لەگەڵ پیازە سووریەکەنەوە و شتێکی خۆشیش دەرەچێت ناوەڵا ئێماوان نەکرد بەس ئێمە بۆ چای بەیانیان ئیکەنی ئەو یاوارێکەکەی ئەو بەینی بۆ چای بەیانی خۆ باشە کەشکمان بینیوە وشکە کەشکیشمان بینیوە چەورە چ جۆرە با بڵێن شیرەژێک یا بڵێن کەشکێک کەشکی مەسەلەن حیوانی ورد جا لە ناوێ بزن مەڕ یا لە وڵاخە ئەوەی پێڵێن ڕەشە وڵاخ ئی کامیان چەورترە وڵی جاروایە مەشکەکە تۆزێ هینە ئەژەنێ باش ناژەنێ چەوری زۆر پێوەیە ئەیتر ئەوە دوایی چاراو دەرەدا باشە کەشک چەور بێ خۆشتر نییە وڵی نەوەڵا چاوری خۆشتنی خۆشتر مشکە خۆشتر ئێسامە حیوانی وردایی مانگای ئیمانگایە حیوانی ورد نەیمانە نیتان بۆی پاک بێ ڕاستە کامێرەمانەکان هەڵیان داوەتەوە باشە ئەمە هەر بۆ خۆتانە یاخود وڵی بۆ خۆوانە مەبەسم وەیە خۆ بەشی فرۆشتن و ئەمانە نەدبوون ئەگەر زیاب بێ بابەس زەحمەتە زیابی هەر بەشە لەم بنارەیە وازانم شتێکی تریشەکان ئەویش پێڵەن دوینە دوێنێ شەکەین بەس بخوای مە نایکەین نایخۆن نایخۆن نەبخۆ کەس نایخوات ئەی دوینە چۆن ینی چی و چی شارە دۆیە دۆکەی خەستەکرێتەوە هەروەکو کەشکەکە خستەکەنەوە خەستەکرێتەوە ئیتر گەنمەیە کولێنی تو لەگەڵ گەنمەکات ئیتر بێ لە ئاشەی هاڕیت و تێکەڵەکەیت و باشە ئەم دێ ئێوە شوێنێکی زۆر مەرعی زۆرە نی شوێنی هەیە کە بۆ حیوان زۆر گونجاوە بەڵام سەیرەکەن حیوانتان زۆر نییە بۆ وڵی کەس تااقەتی حیواندارینی ئاوا کەس تااقەتی حیوانداری نیتر ئێوە گەر بە حیوانداریەوە مەشغوڵ نەبن ئیشی تر چیەکەن هیچ چی بکەین هیچ کارێکمانی بێکاری ڕەمەزان ئەم چەند ڕۆژەی کڕۆیوە چۆن شکر بەخوا زۆر باش زۆر باش مناڵەکان زۆر گوڕ و لە خواردنوشن ناگرن بڵێ ئەو بڵێ ئەو خوارد ناخۆم لە خوا بەزیان ناڵەکانمان زۆر چاکن هەرچی بێتە بەدەستیان و قەنەعاتن و ئەی پیشیاننی پاشەوان گرنگی بە چیە دەنێەوە وەڵا هەر خواردنیەک حەزمان لێەوە خۆینە دیسانەوەش هەر کەسان ناڵن لە پاشەوەمان بۆ ناوەڵا هەرچیان بۆ حازرکەین بۆیان ئامادەکەین ئەوە خوا بە زیاد زۆر باش دەی دەست تۆش خۆش بێخوا سپاسی خوا بەخێر سپاس دەکەن وەرن بابێنە خوارە بابێنە وەرە شتی خۆشی شتان ئێمێ وەرن دەی وەرنە ئێوە ئافرین ئافرین چۆنن تۆ ناو چییە؟ لاوی؟ تۆ لاوی وانە؟
ئاتۆ سەیری کامێرەکە کە ها چەند جوانە ئەها کامێرەکە بینیوتە ئەو بینەرانە لێرەوە سیربانەکەن لە سەلامێکیان لێ بکەن ئاوا سەلامێکیان بۆ بکەن بڵێ چۆنن باشن ئافرین چیت بەمێ تۆ حەزت لە چییە حەزت لە ماساسەیە لە نەقوڵە تۆ سەیری کامێرەکە کە زە بە سەیری ئەوەکەیت حەزت لە چییە مەساسە یا ئەڵڵە خۆیان مەساسەم پێما بێ ئەم مەساسەیەش بە لەزەتی شان کاکە لاوی چێ جلی کوردی بۆ کڕیت تۆ داڵغە لای مەساسەکەی بێ قەزانی ئەوڵە بێژە دایکم دایک ئۆکێ ئافری چی تۆە لاوی برات ئافری زۆر باشە ئادی وەرە تۆ لای من وەرە تۆ ناو چییە ئەڤین جان سەیری کامێرەکەکە تۆر سەلام لە بینەرام کە ها سێرت دەکەن ئافرین ئافرین ئاها وڵە چۆنن باشن تۆ حەزن لە چییە چی بن نقڵ نقڵ ینی مەساسە مەساسە گەورە باوان نەزانم باشە زۆر گەورەیەوە باش ئەو ئافرین بۆ تۆش ئەمان تۆ ناو چییە ها دێهان بەخوا ماشەڵڵات ناوەکەشی خۆشە ئادەی وەرە ئێرە تۆش وەرە ئێرە دێهان جان چۆنی تۆ سەلام لە بینەرانەکەی پیانەڵی چی چۆنن بڵێ ئێوارەتان باش بڵێ ئافرین کە ئێوە بە ڕۆژوە بن ئافرین بۆ ئێوە چی بم بە تۆ ها مەساسە مەساسە ئەمە لەبەرەوەی مەساسەکەی تۆ بچووکە یەکدانە نقڵشی لەگەڵ یامێ باش باشە ئافرین بۆ ئێوە ئێوە ئێوەش خۆ بێ بن بۆ لام وەرن ماشەڵڵا ماشەڵڵا جوانە ناوی چی ئەوە سەدا ئەی خۆن ناو چییە ئەوین خان چۆنی لە مەکتەبی لە پۆلی چەندی ئافرین ئەوین خان زیرەکی دیارە لالا زیرەکی ئەزانم ئەی تۆ لێرە یا لە شاریت وەڵام من لە لادێ خوا لە گوندی بەردەکە ڕی بەردەکە خۆشە ئەی چۆن ئەمێوارێ هاتووی بێرە بۆ خۆشی دەربڕن داوەتی بەڕاست لە ماڵی شێ ماڵی ئەمە نەنکم دەماڵی نەنکرد ینی داوەتی نەنکردی تۆ زۆر باشە داپیرم بڵێ داپیرە باشە ئێمەش داوەت کە باشە یانی ئەمێوارەیە ئێمەش لەگەڵ توین زۆر باشە چی بەم بە تو ئەمەم پێە ئەمە قوبوڵەکەی لێمان قوبوڵی ناکرد لێمان بۆ ئەبێ لێمان وەرگری خۆ دیاری ڕەت ناکرێتەوە کاکە سەلام عەلەیکوم هاوارە با تۆ خێ بکەین برا چۆنی کاکە باشی چۆنی کاکە ئافرین بۆیەوە با تۆزێکیش دانیشین بێ کۆ باش شوێنەکەتان خۆشە بەتەما بم بۆ کوێ بڕۆن ها بەتەما نەبوو چی بڕۆن چۆنن لەگو باسن باشن لەگەڵ ڕەمەزانە چۆن باشن دەموچاو لە بەڕۆژوە چێ بەڕۆژووی باشە برسی تایەتی نوتی هەردووچی باشە ئێوارە بەتەمای لە پێشە ئاو بخۆیتەوە یا خورما دوای خورما دوای ئاو شەربەت دوای خۆ بەدایکە نەوتۆ فڵاشتم بۆ حەزەکە زۆر برسیم ئەی بە چیەوە مەشغوڵی بووە برسیت بووە برسیتینویت وەڵا هەرە گەڕێ پاسکیل و ماتۆ ڕشتیوان نییە هیچ ئەمڕۆ بۆ چۆ چووی نەچوو بۆ دێ ئەو لام هیچ بەس لە ناو دێگەڕاوی ئەی بۆ ئاوا هیلاک بووی بانی ساعت چەند هەڵساوی حەوت زوو هەستاوی ئەی دوانی ڕەخەوتی ئارەوەڵات تا سەعات سێ خەوتمەتە دوای تا سەعات سێ هەنی لە نێوڕۆ خەوت بێتەوە تا سەعات سێ باشە ئەوە چەند ڕۆژی تر باوەڕ ناکەم تر هینە نابێ هەنی ئەو کاتە ئەوەشت باشە ینی وردە وردە ڕادەی لەگەڵا و نەبرسی دەبێنەوە تین بەس ئاخر ئەگەر تین برسیش نەبی خێرش زۆر نەنگێت ئێستا تۆ خێر لەوانە لە من زیاتر بگات چونکە تۆ من نەتونیمە نەبرسیمە وایە زۆر باشە ئێوارە بەتەمای چی بخۆیت نازانی ئێستا نازانی دایکت چی حەزی زۆر باشە با لەم هاوڕێیانەشت بپرسم بزانم ئەمان تۆ چۆنی تۆ لەگەڵ ڕۆژوا چۆنی هێشتا هێشتا نەتگرتووە بەس لەوانەیە بەیانی بیگری وایە
احتیمال لە بەیانی بگریت وایە ئەی تۆ بەڕۆژ بە چی و مەشغوڵی چیەکەی لەم ناودەیە هەرە گەڕیت ئای باشە هاوڕێت هەیە هاوڕێمەیە بەس ئاودا لای حیوان لای حیوان ئاودا ئەوەی کە ئەم شوانە هاوڕێت تۆیە بەزەوە هاوڕێت هەیە ناوە لە مەکتەبی شەمە کۆرێ ئیکۆرەی سەرووە ئەودی ئیکۆرەی سەرووە یعنی ببێ هاوڕۆ چیەکە لێرە قۆمەگەرم هەرە گەڕێت بەتەنیا ناوەڵە ئەی تۆش پاسکیل و ماتۆ ڕۆشتوان نییە ناوەڵە ئەم کاکەیە هاوڕێت نییە ناوە برام براتە برا نابێ بە هاوڕێر برایەوەتەوە وایە ناوی چی ئەم کاکێت بەهرۆس کاک بەهرۆس با کاک بەهرۆسش بێتە ئێرە بەزانی کاک بەهرۆس دەنگ و باسی چییە کاک بەهرۆس کاک بەهرۆس چۆنی تۆ چۆنی باش باشی تۆ لەگەڵ ڕۆژوە چۆنی هەڵا باش باشی تۆ باشی ئەو چەند ڕۆژەی ڕۆیوە ئەمی بە ڕۆژوو بووی وەڵا ڕۆژێکم لێ خوارد ڕۆژێکە لێ خوارد خەبەر نەبووە وەڵا خەبەرم نەبووە درەن خەوتم شۆقی ئاها دەی زۆر باشە لێتراوکی کار الحەمدوللا بە ڕۆژووی تۆ بەتەمای بەچی ڕۆژوو بشکێنی هەر باو خوڕمە باو لە مزگەوت ڕۆژۆ بشکێنی نەوەڵا لە ماڵ دوایی بۆ نوێشتین بۆ مزگەوتەوە لە الحەمدوللا نوێژەکان بە مەزبوطیەکەیت بە جەماعەت بەڵ ئەی تۆ بە ڕۆژ سەرقاڵی چیت وڵا حیوان و وڵاقە بەیانی زوو وێبی بۆ شاقەی وارەوێ بچی بۆ شاخە بێت وەڵا هیلاکەی شاخەکەش دوورە شاخەکە سەختە زۆر ناچینە سەر زۆر ناتین هەتا لای قورسانەکە چین و لیوانە نێوام چین ناخڵەوەتەوە باشە باشەوە نزیکە حیوانی وردە مانگە مانگە و دوور ناکەونەوە فەقیرە مانگە بەیانێکم بۆ شاخە چە بۆ ئەو بە شاخە بۆ سەرەوە ئێوارە تێتەوەیانە وێ بچی نیاڵ بچێتە ناو خەلب باشە مێش وشتی نییە ئێستا وەختی مێژ نییە ناوەڵە ئەوە کە ها مێشیان لێ ئەو ڕاکەن جاری وایە و نەبن بەرەوەڵا ئیسا وەختی ماشت مێشەکە و تێتۆ دێتەوە بۆ دێ هەر ڕۆژە فێنی کوێ زۆر مێش ناکە مێش ناکە کە ڕۆژی گەرمە ڕۆژی گەرمای مێشەکە مێشەکە ڕاستەکەی ئەی ئیشی تر چیەکە هیچکە ناکەیت ناوەڵە هیچ ئەی زۆر باشە ئەی لەگەڵ نوێژەکان لە بە جەماعەت و شتەکە جەماعەت و باسبوو دەکەیت بەڵێ دەست خۆش بێ دەست خۆش بێ ئینیش هاان بە کاکەش هاان بە ئەوش بە ڕۆژوو بێ ئەوش مادام الحەمدوللا ورە بەرزە وانە بە ڕۆژوە بێ ڕۆژێت هاوە ڕۆژە ڕۆژە بوو دوایی شکانی هەڵا وەری زۆر لەو ڕۆژوانێک ئەوە شەڵا دەیگرێ شەڵایگرە ڕۆژ هێشتا لە دەست دەرنەچووە کاتی ماوە باشە تۆ حەزەکەی ببی بە شوان ناوە ئەی حەزەکەی چی بکەی حەزەکەی بێ بە ساق تراکتۆر ساق تراکتۆر شتە حەز لێ نییە ئەی حەزەکەی چی بکە لێ ئایندەیە ها نازانی ئەی تۆ بەرنامە چیە تۆ لە مەکتەبی وەنێ بەڵێ پۆلی چەندی پۆلی هەشت پۆلی هەشت باشە زیرەکیت هەڵا باش باشی بەتەمای چی بکەی بە لە ئایندەیە ببی بەچی دکتۆر بەس دکتۆر ئاگەر لێ بێ زۆر 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 وریاوی ئەبێ زۆر کۆشش بکەی بێ زۆر سعی بکەی ئێ وریاشی بۆی کاتێکە بیتە دکتۆر تەوان تۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە بە زۆر وریابی دە هیوادارم بە دکتۆری بتبینمەوە ئیشاڵڵا بە قوربان دەخوافیز الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله الله أكبر
الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين